سڵاوی خوای گەورەتان لەبێت. من دکتۆر سەلاح عەبدوڵڵاهی سلێمان، پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لووت و گوێ، پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری لووت. بۆ ئەمڕۆ لە نەخۆشخانەی میهرەبانی هەڵدەستین بە ئەنجامدانی نەشتەرگەری ڕاستکردنەوەی دیواری لووت و نەشتەرگەری جوانکاری لووت بۆ چارەخوازێ. کێشەی ئەم نەخۆشە ئەوە بوو کە شێوەی لووتەکەی لە دەرەوە ناڕێک بوو و ماوەشی زۆر بوو کێشەی هێناسەدانی هەبوو. ئینشاءڵڵا نەشتەرگەرەکە بە سەرکەوتی کۆتایی دێت و هیوای لە ساغی بۆ هەولایەک دەخوازی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.